بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت بەڕێزان لە هەولێری پایتەختەوە لەگەڵتانی بۆ قسەکردن لەسەر ئامادەکاریەکانی کۆمەڵی دادگەری کوردستان بۆ هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان وایە هەڵبژاردنەی جیاوازیەکی هەیە و کۆمەڵی دادگەری چاوەڕوانێکی لە خەڵکی کوردستانیش هەیە و نەخشەی پەرلەمانی کوردستان و ئایندەی حکومڕانی هەرێمیش چی بەسەر بێ ئەم پرسیان لەگەڵ بەڕێز کاک عەبدولستار مەجید سەرۆکی لیژنەی باڵای هەڵبژاردن لە بازنەکانی هەولێر و دۆک قسەی لەسەر دەکەین. کاک عەبدولستار سوپاسیان دەوڵەن دەکەین. سەلامت یاخوا بەخێر بن یاخوا خۆشحاڵم کاک هەشیم. ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین باسیێن هەڵبژاردنە بکەین. بڵێن هەڵبژاردن بۆچی گرینگە و بۆچی گرینگە 4 ساڵ جارێک هەڵبژاردن ئەنجام بدرێت و تایبەتمەندیەکانی ئەم هەڵبژاردنە چی؟ بەناوی خوای بەخشندەی میهرەبان سەلام و ڕەحمەتی خوای گەورە لە هەموو لایەک بێ. وەڵا خۆشحاڵم لێرەوە کە بەدیدار بینەرانی بەڕێز و خۆشەویست دەگەین و بە خێراتنیشی گەرمی ئەوەش دەکەین بۆ پایتەخت. پێم خۆش وەڵا زوو ئیشاڵا زووتریش تەشریفتان هێنا بۆ بەرنامەکانتان لێرە پەخش کردباوە لە دۆهۆک لە شوێنەکانی کەش پێم وایە جیاوازتر دەبێت. خۆی بابەتی هەڵبژاردن کە پەیوەندی بە دەسەڵاتی خەڵکەوە هەیە واتە هەر 4 ساڵ جارێک دەسەڵات بۆ خەڵک دەگەڕێتەوە بۆ ئەوەی بەرپرس و کاربەدەست و مشورخۆرانی خۆیان دیاریکەنەوە. ئەمەش بۆ ئەوەیە کە بە کورتی بۆ سزادان و پاداشکردنە واتە پاداشکردنی ئەوانەی کە چ لە حکومڕانی بوو بن کە چاچیان کرد بێ دادگەر بوو بن خزمەتگوزار بوو بن و پاداشکردنی ئەوانەشە کە لە پەرلەمان بوو بن بە تایبەت مەبەستمیانی لێرەدا ئۆپۆزیسیۆنی پەرلەمانیە کە هەڵوێستیان هەبوو بێ بەرگریانە مافەکانی خەڵک کرد بێ و چاوێکی تیژ بووم بەسەر دەسەڵاتی جێبەجێکردن بۆ محاسەبەکردن و لێپرسینەوە و چاودێریکردنی دەسەڵاتی جێبەجێکردن و هەوڵیاندا بێ ئەو یاسایانە بچەسپێنن و ئەو یاسایانە دەربکەن کە لە قازانجی خەڵکە و لە هەمان کاتدا بۆ سزادانیشە سزادانی گەندەڵکاران ستەمکار قۆڕخکار یاساشکێن و ئەوانەی لەم 4 ساڵە ئەگە دەسەڵاتیان بەدەست بوو بێ خزمەتی خەڵکیان نەکرد بێ و ئەو کارنامەیە کە هەیە بۆ ئەوە کە دەسەڵات لە خزمەتی خەڵک بێ و ئەو پەڕیژیانی خۆشگوزەران و ڕێکوپێک و ئاسوودە بۆ خەڵک دروست بکە ئەگەر نەیکرد بێ ئەم 4 ساڵە هەڵبژاردن بۆ ئەوەیە کە سزایان بدەن و بەڕاستی سزادانی هەر کەسێکی کەش کە لە پەرلەمان بووە بە پێی ئەرچی پەرلەمانی خۆی هەڵنەستاوە ینی ئەرچی پەرلەمانی جێبەجێ نەکردووە چ لە ئامادەکردنی پرۆژە یاسای باش کە پەیوەندی بە بوار و لایەنەکانی ژیانی خەڵکەوە هەبوو بێ بە تایبەت و بە ئۆپۆزیسیۆن و غەیر ئۆپۆزیسیۆنەوە کە ئەگە چاودێرێکی باشەوە بەسەر دەسەڵاتی جێبەجێکردنەوە و ئەگەر بە دوای کاروبار و ئێش و ژان و کێشە و گرفتەکانی خەڵکەوە نەچوبن و ڕایان نەکرد بێ ئەم هەڵبژاردنە بەڕاستی کە دەی هەڵبژاردن واتە پاداشکردن و سزادان ئومێدم وایە خەڵک ئەم جارە بە کورتی پاداشیان بکە کە چاچیان کردووە و پاداش سزای ئەوەش بدە کە ئەرچی خۆیان جێبەجێ نەکردووە پێویستە سزای گەندەڵکار قۆڕخکار ستەمکار بدرێت هەموو ئەمانەمان هەیە لە کوردستان بەڵێ بێگومان ینی ئەگەر بە زیادەوە نەبێ بە کەمی نییە بەڵێ لەم وڵاتە قۆڕخکاری زۆرە بەڕاستی ستەم زۆرە بە هەموو زۆرەکانیەوە ئەی باشە ینی خەڵک مافی هەیە مافی ئاساوی یاسایی هەیە کە دەسەڵات ئەرکێتی کە مافی ئاساوی یاسای خەڵکدابین کە باشە کاتێک ئەم ئەرکانە جێبەجێ نەکە ئەم مافانە بە خەڵک نەدا ئایا ستەمکردنیە لە خەڵکەوە
سادەترین ستەمیانی با بڵێن بەڵێ گەندەڵی ئێزگار زۆرە گەندەڵی دارایی هەیە کە کوردەکەی ئەمەیە کە تا ئێستا بەڕاستی داهاتی ئەم کوردستانە کەس نازانێت چەندە گەندەڵی ئیداری هەیە گەندەڵی دارایی هەیە گەندەڵی سیاسی هەیە بەڵێ بێگومان ئەمان هەمووی هەیە و لە بەرامبەریشدا بەڕاستی خەڵکی دیکەش هەیە ینی کە قسەی گەورەی کردووە و خۆی بە ئۆپۆزیسیۆنێکی ڕاستەقینە ناو بردووە و بەڵام بەڕاستی ئەویش لەلایەکی کە دەتوانم بڵێم لە میلەتی داوە و زەرەی لە خەڵکو لە میلەت داوە هەڵسەنگان هەم بۆ دەسەڵات بکرێ هەم بۆ ئۆپۆزیسیۆنیش بەڵێ بێگومان ئێمە ڕازین ڕازین بەڵێ باشە چاوەڕێ من خەڵک سزاتان دەیان پاداش بکرێت چاوەڕێکی لە خەڵکی وڵای کا حەچین با من جارێ من بە پرسیار وەڵام دەدەمەوە ئێمە ئەگەر دزیمان کردووە لە ماڵی میلەت وڵای با خەڵک سزامان بدە ئەگەر ئێمە گەندەڵی سیاسیمان کردووە ئەگەر عەلاقاتێکی سیاسی مەشبوهمان هەبووە بۆ زیانمان بە بەرژەوەندیە سیاسیەکانی هەرێمی کوردستان گەیاندووە با خەڵک سزامان بدە ئەگەر ئێمە کۆمپانیا زەبەلاحمان هەیە و هەموو جمگەکانی کار و کەسابەتی قۆڕق کردو وڵای با خەڵک سزامان بدە ئەگەر ئێمە داهاتمان کۆ کردوتەوە و داهات دیار نییە وڵای با خەڵک سزامان بدە ئەگەر ئێمە داهاتمان هەیە و بەڵام موسەی خەڵک نادەین با خەڵک سزامان بدە ئەگەر ئێمە نەوتمان فرۆشتە و داهاتەکەمان دیار نییە با خەڵک سزامان بدە کاک حەچیم خەڵک بۆ سزایمە بدەیانی ئەی بۆ پاداشتان کە ڕەنگە پرسیارەکە بۆ پاداش بۆ چاوەڕێەوەن کە خەڵک پاداشتان بکە لەم هەڵبژاردننی دیسیدا کاک حەچیم ئێمە بەبیر خەڵک دێنمەوە ئێمە ئەگەر لە دەسەڵات بوو بین هەوڵماندا خزمەت بکەین و جێپەنجەی بەرپرسەکانی کۆمەڵ لە کابینەکانی ڕابردوو لە حکومەت لە وەزارەت لە حکومەتە خۆجیەکان قایمقامی مدیر ناحیەی و بەڕێوەبەری گشتی فەرمونون کاکە تەماشای هەڵوێستەکان و تەماشای بەپێی کارنامەکانی خۆیان تەماشای کارەکانی ئەم کەسانی کۆمەڵ بکەن بزان داخۆ لە دام دەستگاکانی حکومەت کە ئێمە بەشداریمان کردو ئێمە خزمەتمان کردووە دەسۆزی لە ئێمە بینراوە و خەمی خەڵکمان بووەوە بەپێی ئەو دەسەڵاتێک کە هەمان بووە ئایا ئێمە خزمەتی خەڵکمان کردووە نەمان کردووە ئایا کە دەرفەتی گەندەڵیش هەبووە کە بەتایبەتی کەسێک لە دەسەڵات بێ بەتایبەتی کە وەزیر بێت دەرفەتی بەڕاستی گەندەڵیکردنی هەیە ئایا گەندەڵیشیان هەیە لەسەر بەخڵێرەوەی ئێمە گەندەڵی لەسەرێ و دۆزنەوە کە پۆستی جێبەجێکردنەوە لە پێشووتر من دڵنیام ئەگەر هەبوایە باسییان دەکرد لەم ڕۆژانە خەڵکێکە بۆ باسی کردو کاکە وەزیری ئیسلامی شە بۆ گەندەڵ بووە من تەحەدا دەکەم بە بەڵگەکان بێنەوە مناڵم یانە من لەگەڵ منی یان یەکەشکە بەڵام ئەم پێم وایە بەڕاستی ینی بەرپرسەکانی حکومی کە بیسلامیەکان بەگشتی باز دەکەم بەڕاستی لە هەموو ئەوان دیکە دەست پاکتر بوونە بەسم کە باسی گەندەڵی دەکرێت گەندەڵی یاسایی گەندەڵی سیاسی بێ گەندەڵی دارایی بوو بێ و گەندەڵی ئیداری بوو بێ فەرمو بە بێن و کاکە بزانین داخوا ینی ئێمە لە حکومەت بووین نزیک 4 ساڵ با باسی گەندەڵیەکان مەمکن ئێمە چەند یاساشکێنیمان کردو یان یاسامان جێبەجێ نەکردوێ و ئەگەر دەسەڵاتمان هەبوو بۆ هەموو لایەک وەکو یەک وا بۆیاندا و بعد باسکەن کاکە گەندەڵی داریەکانی من باسکەن بڵێن کاکە لە بەرامبەر ئەو معاملەیە کە بۆ فڵان کۆمپانیایە جێبەجێ کراوە مەسەڵانە 10 دەفتەریان وەرگرتووە بۆ نمونە ئەو فەریشە بۆ ڕەتان کردو 10,000 بووە ینی ئەوە هەمیشە هەیە بەڕاستی بەڵام خەڵکیکە بە لێشاو گەندەڵی کردووە کاکە بە بەڵگە لە سەیریکە گەندەڵی کردووە بەسمەوەیە ئێمە باسی پەرلەمان خەڵک بۆ پاداشتان بکە بۆ نمونە لە ڕووی یاسادانان بێ چاودێری حکومەت ئێمە کاک حەچیم پەرلەمان وەڵام دەمەوێت ئەوە شتێک بۆ خەڵک باسکەم ئەنی ئەرچی پەرلەمان چی ئەرک و ئەرچی پەرلەمان تارسیە خۆی دەبێ بەڕاستی لەسەر ئەوە خەڵک بێ باسکە کە داخۆ ئێمە چیمان کردو چیمان نەکردووە و ئایا ئێمە بە ئەرچی خۆمان هەڵساوین یا هەڵنەساوین نەک بەڕاستی مزایداتی ڕاگەیاندن چێ مەسەن جنێوی زیاتر دابێ ئەو پەرلەمانتاریش چاکتر بووە
چه فراکسیۆنێک دوور لە هەموو لایەک مەسن درۆی گەورەتری کرد بێ ئەوە فراکسیۆنێکی چاک بووە. ئێمە دەڵێن کاکە پەرلەمان ئەرچی چییە؟ کڕۆکی شەکە پەرلەمان ئەرچی بریتە لە دەرکردنی یاسا لە بەرژەوەندی خەڵک. پەرلەمان ئەرچی بریتە لە چاودێریکردنی حکومەت و باسی دامەزای پەرلەمان دەکەم کە دەسەڵات و ئۆپۆزیسیۆنیش دەگرێتەوە. بەڵام بە تایبەتی ئۆپۆزیسیۆن دەبێت چاوی زۆر تیژ بێ بەسەر دەسەڵاتی جێبەجێکردنەوە و چاودێریشی تون بێ بەسەریەوە. پەرلەمان ئەرچی بریتە لە پەسەندکردنی بوو جەواتە پێویستە حکومەت بە پێی یاسای پەرلەمان ینی پەڕێوی ناخۆی پەرلەمان دەبێت هەموو ساڵی مانجیدا حکومەت دەسەڵات ینی داهاتی خۆی بێنتە پەرلەمان پرۆژە یاسای بودجە بێنتە پەرلەمان بۆ ئەوی کە پەرلەمان بۆی پەسەندکا. واتە چی؟ واتە پەرلەمان ئەرچی وەیە کە دەری خا بۆ خەڵک پیشانی خەڵکی بدا بڵێ کاکە خەڵکی نا داهاتی هەرێمی کوردستان ئەمەندەیە و پاشان ئەمەش دەرخاوە پەسەندیشی دەکات دەڵێ بەم شێوەش خەرج دەکرێت چەندەی موچەیە و چەندەی بۆ بودجەی تەشغیلیە و چەندە موچەکان چەندن و چۆنە بەڕاستی ئایا لەم پرۆژە یاسایە چەند ینی جێگەی هێڵدراوەتەوە بۆ دامەزاننی تازە بۆ کۆمەڵە شتیکە بۆ کۆمەڵێک پرۆژەی استراتیژیکە لە قازانجی خەڵکە ینی کە باسی پرۆژە یاسای بودجە دەکرێت زۆر گرنگە بەڵام بەداخەوە ئەوە ینی لە پێش 2013ەوە و تا ئێستا پرۆژە یاسای بودجە نهاتووتە پەرلەمان 8 ساڵ زیاترە. پەرلەمان ئەرچی بریتێ لە وەکو باسم یاسادانن چاودێری وە پەسەندکردنی پرۆژە یاسای بودجە و بە دواداچوونی کاروباری خەڵک. زانم کە حەکیم بە باسی کەم ئەم چوارە سەرچێ تەقریبەن باشە. ئێمە بۆ یاسا ئێمە کۆمەڵی دادگەری 43 پرۆژە یاسامان پێشکەش بە سەرۆکایەتی پەرلەمان کردووە لە بوارە جیاجەکان بۆ چاکردن و باشکردنی ژیانی خەڵک پەیوەندی بە خەڵکەوە هەبووە یا پەیوەندی بە مامۆستاوە هەبووە وەکووانە بێژان و خۆتان دەزانن گرێبەستەکان و وەک فەرمانبەری کەشمان بەگشتی فەرمانبەری گرێبەست یا پەیوەندی بە مامۆستاوە هەبووە یا پەیوەندی بە قوتابیانەوە هەبووە پەیوەندی بە دەرچوانی زانکۆکانەوە هەبووە یا پەیوەندی بە خەڵکی فەقیر و هەژارەوە ئێمە پرۆژێکمان بەم ئاخیرە هێنا بۆ هاوکاریکردنی ئەوانەی کە هیچ داهاتێکیان نییە لە هەرێمی کوردستان یعنی نە کەسابەتێکیان هەیە نە لە حکومەت بە هیچ شێوەیەکی سوودمەندن بەڵێمە پێشکەشمان کرد ئەگەر بوو لەوەی کە پەسەند بکرێ و خەڵکێکی زۆر هەیە لە کوردستان ئێستا موچە خۆر نییە تەوە کێشەکە دووشتا ئەوەی کە جێبەجێ نەکرێت ینی خەڵکی خۆ دەزانین ئێستا مەسەن پەچی کەوتو بۆ 10,000 بەخوا بۆ 50,000 ئێمە باسی ئەوانەمان کردووە ئێمە نەماگوتە بەعام بین سیستەمی سۆسیال دابنین کە ڕەنگە دیسانەکە بەڕاستی کۆمەڵە گەندەڵێکی تێبکەوێت نا خانەوادە هەیە لەم کوردستانە نە خانووی هەیە نە دامەزراوە نە هیچ هاوکاریشکە گرتوێتەوە لەسەر ینی کەسابەتیشی دەست ناکەوێت ینی خەڵکەشی خێرخواست ڕەنگە خێری پێ بکەن پارۆنەکەیان دەستکەوێت ئێمە بەبەستم چی ئەمە چێ ڕێگرە دەڵێ کاکە و سەرۆکایەتی پەرلەمان ڕێگرە کنی خاتە بەرنامەی کارەوە ئەوە حکومەت ڕێگرە کاتێک ئێمە پرۆژە یاسایەکی ڕێکوپێکمان دەربارەی بیمەی کشت و کاڵی بۆ هاوکاریکردنی جوتیاران هەموو جوتیاران ئەو جوتیارانێک کە لە هەرێمی کوردستان کاتێک بەرهەمەکانیان و پرۆژەکانیان بەهۆی کارەساتێکی سروشتیەوە یا مەسەن بەهۆی حاڵەتێکی نائاساییەوە تووشی زیان و زەرەر دەبن ئێمە پرۆژەکەمان وا دانابوو کە بە 175 قەرەبوو بکرێنەوە وتمان کاکە ئەم پرۆژەیە ساڵانە قسندوقی دادنی حکومەت با 1 میلیارد تێبخە ئەوی کە لە جوتیاریش و لە بەرهەمهێنەری کوشتتوکار لە کۆمپانیای کوشتکاری وەریدەگرینەوە بۆ خۆیان هاوکاریان دەکەینەوە تەبان لەبەرەوەی کە 1 میلیارد دەکەوتە سەر حکومەت کە هیچ نەبوو نەیاندا ینی چێ ڕێگر بوو بۆیە ئەم جارە نەبانەوە دەتوان توانی ئەم پرۆژە یاسای کە تایبەتە بە هەژارەکان هەموو هەم دەرچوانی دانەمەزرا و تێبپەڕێن بێگومان کاکە بۆ کەم ئەندامەکان خۆ لە پرۆژە یاسای چاکسازی ئێمە یەکێک لەو هۆکارانەی کە دەنگمان پێ نەدەدەنە خۆمە پێمان خۆ چاکسازی بکرێت بە تایبەتی لە موچە و خانە نشینی و دەرماڵە و گوتمان کاکە ئەم کەم ئەندامانە کە 150,000 دەن هێندێکیان 100,000 بابیان کەم بەلایەنێکم بۆیان کەن 150,000 ئاخر 100,000 چی کاکە بەشی چی دەکا خانەوادەیە کە فەقیرە جاری وایە
دەنجی پێ نادێ دو سێشتی کەش بۆ ڕاستیمان نەگەر خانشینیان شکەوتان بەوێتە 500,000 وەکوی عراق لێ بکرێ ئەو کاتە ئەو کاتە ئەرێ وەڵای ئەو کاتە گوتمان کاکە وەرن مەرزمان کرد گوتمان یەکەم پلە باڵاکان زیاتر بهێنرێتە خوارێ خوا دەزانێ خۆ بۆ ڕاگەاندن منیە بۆ مزایدەشم نییە قەناعەتیمان وە بۆ سەرۆکاتی پەرلەمان وە گوتمان ئێمە سێ داواکاریمان هەیە لەم پرۆژەی چاکسازیە یەکەم پلە باڵەکان ئێمە تا کەمتر بکرێت پێمان باشە لەگەڵ کەم ینی موچێکی ئاسایی هەبێ دوو کەم ئەندام زیاد بکرێت بەم شێوەیە بەلانی کەم با 250,000 بێ خانە نشین باوەکو عراق لێ بکرێت با لە 500,000 کەمتر نەبێ کە نەکرا بەڕاستیمە دەنگمان پێ نەداوە مەبەستم ئێمە ئەرچی پەرلەمانی لە ڕووی یاسەدانانەوە ئێمە ئەو 43 پرۆژە یاساکەس دەرفەت نێ بۆت باس بکەم ینی تقریبا تێکڕای بوارەکان و بابەتەکانی ژیانی خەڵک دەگرێتەوە کە پەیوەندی بە خەڵکو بە تایبەتی خەڵکی فەقیر و هەژار ئێمە لە چاودێریکردنی حکوومەت ینی بڕۆن تەماشاکەن ئێمە چەندەها پرسیارمان ناردووە ئەوژێکی کە لە ڕێگاکانی چاودێریکردن بڵێ ئەمە بۆ وایە ئەمە بۆ نییە وەڵامی ئەمە ڕوون نییە بە چەندەها جار وەزیر بانکێشی خۆڵی پەرلەمان کراوە بۆ بەدواداچوونی کاروبارەکەی و پرسیار لێکردنی و حەقەتەن زۆرێک لە لێپرسینەوە بۆ پرساندن کراوە بۆ حکوومەت بەگشتی بەڕاستی ئێمە کردومانە کە پەیوەندی بە چاودێریکردنی دەسەڵات جێبەجێکردنەوە بێجگەلەوەی کە جارجار بەڕاستی سەردانی ئەو شوێنانە کراوە کە ئێمە گومانمان هەبووە کە کێشەی هەبێ کێشەی یاسایی هەبێ کێشەی دارایی هەبێ ئەمە چاودێریکردن ئەوەی دیکە بە دوواداچوونی کاروباری خەڵک بەڕاستیەوەی کە هەر باسم کرد ئێمە ینی دەتوان بڵێم بە سەدەها ینی ژمارەکەم لانی بە سەدەها داواکاری هاوڵاتی هەبوو هاتووە لای فراکسیۆنی کۆمەڵ و یان ئەندامەکانی فراکسیۆنی کۆمەڵ یا ئەو لیژانە کە ئێمە تێیدا بەشدار بووین یان تێدا سەرۆکی لیژنەکان بوون ئێمە بە دوواداچوونمان بۆ کردو تەبان بە دوای داچوون و سوپاس بۆ بەشێکی لەو بە دوواداچوونانەش جێی خۆی گرتووە کێشە و گرفتەکانی چارەسەر کراوە لە ڕوویدا کۆکیکردن لە بەها باڵەکانی خەڵکی کوردستان بەدینی خەڵکی کوردستانەوەیە ئەمەش بەڕاستی کاک حەچیم ئێمە سوپاس بۆ خوا لەخوا بەزیاد ئەم بابەتەمان پێ لە بابەتەکانی دیکەش گرنگتر بووە بەرگریکردن لە دینی خەڵک وە لە ژینی خەڵک هەردووچی دین و ژین خۆ وڵای بەڕاستی کابراگەر ینی دینەوێ بەخوا ژینیشی چاچی نابێ ئەگەر ژینیشی خراپێ دیندارێکی باشی پێ ناکرێ ئێمە بەڕاستی بۆ دینی خەڵک چەند پرۆژە یاسا هێندێکیان ویسترا بیهێنن هێندێکیان هێنا ئێمە هەڵوێستمان چی بووە بۆ نمونە باسی پرۆژە یاسای یا بابەتی جێندەرکرا حقەتەن ئێمەی بوون بە تایبەتی و بەگشتی ئیسلامیەکان و خەڵکی کەس بە حەقەت بە هەڵوێز بووە هەبووە ینی هاو هەڵوێز بووە هاوسۆز بووە ئێمە ینی هەڵوێستی ئەو تاک پەرلەمانتارن لە فراکسیۆنی جیازیەکان نادیدە ناگرین بۆی نەن وەڵای کاکە هەر ئێوە نەبوون ڕاستە کار ئێمە نەبووین ئێمە حەقەتەن ڕێگر بوون لەم قەزیە و لێنژ نەگەرام ئەم بابەتە هەر بێتە ناوەڵی پەرلەمان لە داهاتووش ڕێگە نادە بێگومان ئەمە بە بەشێک لە ئیمان و لە عەقیدە و لە بیر و باوەڕمان دەزانین کە هەڵوێستمان هەبێ بۆ بەرگریکردن لە دین و وە بە تایبەتی لە ژینی ئەو خەڵکەش ژینیشی پێ تێک دەچێت پرۆژە یاسای تونوتیژی خێزانی ینی کە لێک هەڵوەشانەوەی خێزان بووە و کێشە دروستکردن بووە لە ناو هەموو خێزانەکانی هەرێمی کوردستان و تێکدانی خێزان بووە بەڕاستی ئێمە یەکەم کەسمی قسەمان لەسەر مەبا بۆ هەر پرۆژە نییەوە وچی هێناوتانە ئەوە تێکدانی کۆمەلگایەوە باش بەڕەوە بەڕاستانەوە ئیدی ئەوە بوو تەمان دەرگا کرایەوە و بەڕاستی زانیان ئەم پرۆژە چۆن هات بەس نەیانزانی چۆنیان بردە دەرێ ئێوە ڕووداوی کە ڕۆشتن بۆ کۆنسوڵخانەی فەڕەنسا دوایان لێ خەڵک ڕۆژ وتیانەوەنە نوێنەرایەتی خەڵکی کوردستان ناکەن ئەو کاتی کە بەڵای ئێمە دوور لە مزایدەت بەڕاستی من ئەوە هەر بە بەشێک لە ئیمانی دەزانم ینی کاک حەچیم بابەتی بەرگریکردن لە پێغەمبەری پێشەوە سەڵاو سەلامی خوا لەسەر بێ کە سوکایەتی بە پێغەمبەری خوا کرابوو و بەڵێ بە حکومەتی فەڕەنساش بە فەرمی بەرگری لێکردن و مۆڵەتی پێدان کە بە ئازادەن چیان پێ باشە بینوسن و لە کاری کارتێ دروستی کرد حقیقەتەن ئەمە یەک لەبارە خۆمان ئێمە زۆر پێ نیگەران بووین هەموو موسڵمانێک ئێمە بەڕاستی یادداشتێکم نووسی
ئەو پەرلەمانتارانەمان ئاگادار کردووە کە ئەوەی کە پێی خۆش بوو واژووی بکە واژومان کرد دوای چون بۆ بەڵێ دوایی چوین بۆ قونسوڵخانەی فەرەنسا حەقەتەن ئێمە لێوێن دەگوتمان کاکە ئێمە ملیتێکی موسڵمانی نوێنەرایەتی خەڵکی هەرێمی کوردستانیش دەکەین مەرج نییە ئەوەی کە لێرە نەبێ ینی بەرگری لە پێغەمبەری نەکات سەڵاو سەلامی خوای لەسەر بێ مەرج نییە ئیلا ئیسلامیەکان بەرگری لە پێغەمبەری خوا بکەن سەڵاو سەلامی خوای لەسەر بێ لە غەیری ئیسلامیەکانیش هەبوو بەڕاستی وەکو ئێمە پێی ناڕەحەت بوو بەڵام هەیە بۆی کرا هەیە بۆی نەکرا بەهەرحاڵ ئێمە بەڵام خۆ خەڵکی شەو دوای وتی ئەوە نوێنەرایەتی خەڵک ناکەن ئێستا عەرز دەکەم دەگەمە ئەوەش کاکەچی ئێمە چوین لەمە ڕاستی پێمان ناخۆشە وەمە ئەوە یاداشتێکە بۆ کوماری فەرەنسایە بۆ سەر کوماری فەرەنسایشە ئێمە حەز دەکەین بژگا بەڕاستی ئێمە پێی نیگەرانین بەڕاستی ئیدانەی ئەوە دەکەین وەڵای هەتا گوتم وەڵای کاچی خۆم بە قورئان پێم خۆشە قسە بە ئێمە بڵێن زیمان پێ بدەن وەڵای پێم خۆشە کاکە بە قورئان ماڵ و منداڵمان خۆمان ینی بکوژن بە سوکایەتی و بێڕزی بەرامبەر پێغەمبەری خوا نەکەن سەڵاو سەلامی خوای لەسەر بێ کاکە لە خۆمان خۆشتر دەوێت ینی لێمان تێبگەین میلەتی موسڵمان ئاوایە الحەق ئەوانیش تەمەم گوتیان ئێمە پێمان ناخۆش بوو کە خەڵک ئاوایە بەو شێوەیە ئێمە یاداشتەکەتان و نیگەرانیەکەتان دەگەین و بەڵام دوو شت یەکەمیان تەمان لە ڕێیە کە بڵین دەچین هێندێک خەڵک کە پێیان گوترا بوو لە هێندێک لە پەرلەمانتارەکان گوتیان کاکە وەڵی دڵنیا بن لەمەودا ئەو ڤیزەی فەرەنسا کە دەدرێت بە خەڵکەشی ینی باشیان ڤیزەی باشیان نەدا مەسەلەن وتیان ڤیزەتان پێ نادن هەبوو ناوەکەی خۆی سەحب کردەوە لەبەر ڤیزەک بەخوا بەداخەوە ینی من با وەڵی زۆر ئاساییە خۆ فەرەنسا ینی زۆر پێی ئاسایی بێ ڕەخنەی لێ بگری و ئیدانەی کارێک بکێت و بە سەحیحی نازانی و ڤیزەش ڕەنگە هەر پێ بدا حەقەتەن ئەوە وانە بچکە ئەمە دوای خەڵکی کە هەبووە هەر لەوەی کە لەو ناوانەی کە لە لیستەکەدا هەبوو کە ئیدانەی ئەوەیان کردبوو وڵا برام دوای هەندێک ڤیزیان وەرگرتووە وانە بوو بەس خەڵکێکە و لەبەرەوە پاش بەڵێ ئەو کاتەی سەرۆکایەتی پەرلەمانی شوێندێکیان چوو بوون جێگیری سەرۆکی پەرلەمان بەڵێ لەگەڵ هەندێک پەرلەمانتار گوتیان کاکەوان نوێنەرایەتی هەرێمی کوردستان ناکەن ماڵی کاکە ئەمە بەڕاستی تەماشامان کرد لەوەی کە نازم بەڕاستی نزیکەی چەند ملیۆن بڕێن زێنی بڕێن چەند کەس دەنجی داوە بە کۆی پەرلەمانتارەکان بە هەموو فراکسیۆنە جیاوازەکانەوە بەڵام ئێمە حسابمان کرد ئەوانەی کە چوو بووین 270,000 کەس دەنجی پێداوە یعنی ئەم مەجموعە ئەم دڵنیاش بووم ینی لە فراکسیۆنەکانی کەش ینی لۆکو ئێمە بەم قەزە ناڕەحەت بوون بەڵام ڕەنگە بۆیان نەکرابێ یعنی هاوسوزیان دەربڕیوە بۆ یەکتمە کاکە باشە بۆ ینی 270,000 کەس کەمە لەم هەرێمی کوردستانەکە من نوێنەرایەتیان دەکەین باش کە پژگیری ئێمەیان کردووە ئەدی بە چ حەقێک ئایا کاک حەشیمانی بەرەو بابەتەکە بەسەر چوە بەڵام بە چ حەقێک تو خۆ پێ نوێنەری خەڵکە لەو بابەت لەو ڕۆوە دڵنیای لەوەی کات و بێ دڵی فەرەنسا بدەیەوە کە من بە حساب نیگەرانم کرد بێ لەوەی کە بێڕزی بەرامبەر پێغەمبەری خوا کردە سەڵاو سەلامی خوای لەسەر بێ دڵنیای لەوەی کە ئەم خەڵکێکە بە حساب دەڵێ ڕەنگە 700,000 کەس دەنجی بێ ئێمەدا بێ پشتیوان دەکرد لەم بابەتە خۆناغیدات و ئەو پەیامێتی ناوەڵام من هەر جۆرە خەڵکێک دەنێری بۆ پەرلەمانە و خۆناغیداتوش ئەمن هەر بۆ بابەتە ئێستا باسی ئەوە ناکرێ دە باشە بە ئەوانی لەمەدا بڕێن مرەشەحن کاندیدن لە حزب جیاوازەکە ئەگەر مەسەن ینی فعلا پێویستیان بە هاوسۆزی ئەم میلەتە موسڵمانە نییە پێویستیان بە پژگیری ئەم میلەتە موسڵمانە نییە ئەگەر ئازانێکیان با ئیعلانی بکە بڵێ کاکە ئەم دەچمە پەرلەمان بەڕاستی لەگەڵ ئەو یاسایانەم کە دژ شەریعەت بێ ئەگەر 100 دەنجی هێنا ئەم لێم نەزانی بێ دا دەدەی کا حەشیم بەس یەکێک ناتوانین بەڕاستی بڵێ وەڵام من نوێنەری میلەتێکی موسڵمان دەکەم ئاساییەت و بێ قسە بە پێغەمبەری خوای بڵێ سەڵات سەلامی خوای لەسەر بێ قۆناغی داهاتوش دەبێت خەڵکەوەی لەبەر چاو بێ کە دەنێرێتە پەرلەمان وڵی بێگومان کاک حەشیم خۆم میلەتە ئەوە چەند ئەمجار دەبێتە خولی شەشەمی پەرلەمانی کوردستان ئەمە واتە 5 خولی پەرلەمانی بینی وەڕاستە ئەوە 92 جێ ئاواز بوو ڕێگە خەڵکێک هەر لە بیری نەما بێ بڵێن تەمەنێکە 30 ساڵە بەڵام 32 ساڵە بەڵام خۆ کاکە خولی مەسەن پێنجەمەوە دیارە خولی چوارەمەوە نزیکتر خولی سێم بە هەمان شێوە خەڵک بینێتی بەڕاستی ئایا نابێ ببینی بزانین داخوا چێ دەتوانێت ئەرچی پەرلەمانی بەڕاستی بەڕێکی و بەدەستۆزانە و بە موسڵمانانە بە پیاوانە و بە مەردانە جێبەجێ دەکات بە زۆرجار تێڕوانین هەیە بۆ کاری پەرلەمانی ئەوێ کارێکی وەکو کارێکی مادی و خەڵکی وەکو بازرگانی سەیری دەکات بەڵێن پەرلەمانتارانی کۆمەڵی دادگەری وێرە ئەوەی کە موچەکەیان دەگەرنەوە
بڵێن خێر و چاکەشیان هەیە و پرۆژەشیان هەیە چۆن جا بکرێتەوە ئەمە یعنی گەورەتر لەوەی کە وەکو کارێکی بازرگانی ببین دێ کاری پەرلەمانی وڵای بەداخەوە ئەم بابەتە تقریبا باوە لە ناو کۆمەڵگەی کوردەواری یعنی بەسەن بۆ منە کەسێک پەرلەمانتارێکە لە خولێکی هەبوو خولێکی کە دەبینی بۆ منە هەڵدەبژێ دەرن کاکەوە تێری نەخوارد یعنی هەست دەکرێت خەڵک ئەم پەرلەمانەی بە شوێنی نان خواردن داناوە بە شوێنی تێر خواردن داناوە ینی بە شوێنی پارە پەیداکردن و کەسابەتی داناوە کاکە وەڵای ئەمن وای نابینم وەڵای بەرام پەرلەمان لە هەموو وڵاتان بڕۆ تەمەشاکە گەورەترین و گرنگترین و باڵاترین دامەزاوی وڵاتەکەیە و ئەو مؤسسە و دامەزاوە ئی خەڵکە ینی خەڵک دەنجی پێداوە بە حساب بۆ خەڵک بەڕاستی ئەو خەڵکە لەوێندەرە کارەکەیان زۆر گرنگە کارەکەیان زۆر مبارەکە زۆر پیرۆزە بەڵام بەمەرجێک بەڕاستی فعلەن ئەو کەسە پەرلەمانتارێکی ڕاستەقینە بێ نوێنەری ڕاستەقینەی خەڵک و زەماوەرەکەی خۆی بێ و فعلەن بەرگریکارێکی دڵسۆز و خەمخۆری دین و ژینی خەڵکەکەی خۆی بکە پشتیوانیان کردو دەنجیان پێدا و دەریان سواندووە ئەمە بەڕاستی پەرلەمان ئەوە دەبینیمانی پەرلەمان ئەوە نییە بڵێ کاکە وڵایەوە خەڵکی سون تێریان خوارد و زاباوەزی بەشکە بچن تێر بخۆنەوە تەبان وڵای کاکە بۆ ئەو هەر کەسێک ئەم پێم وایە نەخولێک دەخولیش ئەگەر هەر کەسێک توانی خزمەت بکە و ئەرچی پەرلەمانی جێبەجێ بکە وەکو باسم کرد بە دوای کێشە و گرفتەکانی خەڵکەوە بێ ماندوو نەبێ نەترسێ پەنجە لە ساوی دەسەڵات ڕابکات لەسەرەوەی کە مافی خەڵک پێشێل کرابێ ئەگەستەم لە خەڵک کرابێ بەڕاستی ینی ئەم زۆرە کەسە زار سبینێکە پرۆژە یاسای باشی هەیە پێشکەشی دەکا و دەچەست پێ و خەڵک قازانجێ دەکا چاودێریی باسە بەسەر دەسەڵاتی جێبەجێکردنەوە و ماندوو نابێت لە بەدواداچوونی کاروبار و کێشە و گرفتەکانی خەڵکەوە و ئەفکاری پێ بۆ بەڕاستی بۆ هێندێشتی تازە و بابەتی نوێ و بڕیاری نوێ پرۆژەی نوێ بەڕاستی پێما دەبێت خەڵک سوپاسی بکەن مەمنونی بکەن پژگیری بکەن بەڕاستی ئەم کەسانە هەر هەبن لێوێندەر یعنی من ناخێرە من بەڕاستی وا تێناگەم بەداخەوە بۆش کە تەمەشا دەکەی ئاوا کە هەندە ینی هەندێک خەڵک لە خولەکاندا دێتە پێشەوە دەنگ مەسەلەن بە ئەو کەسە دراوە کە چەند مەسەلەن دەنجی هەڵبڕیوە مەسەلەن یان قسەی زرق و برقی کردووە مەسەلەن بە هەوا و بەسەن شتی خەڵک مەسەن قسەی کردووانە بەداخەوە ئەم بەڕاستی پێم ئەم دامەزاوەیە ئەم زارە بە ئێمە هەیبەتی بۆ بژێرن کە بەڕاستی هەیبەت و بەهای ئەم دامەزاوە زۆر دابەزیوە خەڵک بە هەڵبژارن چی دەگۆڕێ یاخود هەیبەتی پەرلەمانیش بەچی دەگەڕێتەوە بۆ نمونە هەبژاردن چی دەگۆڕێ ئەم پێم وایە هەبژاردن زۆر شت دەگۆڕێ 4 ساڵ جارێک کاک حەچیم دەسەڵات دەدرێتەوە بە خەڵک باشە دەتوانێت دەسەڵات بگۆڕێ چکە خۆی ئەگەر تو دەنگت بە زۆرینەیەشی کەدا بۆ ئەوەی بە خەڵکشکەدا کە زۆرینە ببێ لە پەرلەمان ئەو کاتی دەسەڵات دەکەوێتە بەردەستی ئەوانە هەر زۆرە کەسێک بێ واتە خەڵک بۆی هەیە بێ دەسەڵات بگۆڕێ یعنی لە ڕێی چی لە ڕێی هەڵبژاردنی نوێنەرەکانی خۆیەوە کە دەنگ بە ئەو دەسەڵاتەنەدا دەنگ بە خەڵکشکە بدا ینی بەڕاستی دەتوانێت زۆر شت بگۆڕێ مەسەلەن کاک حەچیم لە ڕابردوودا ئەو پەرلەمانێک کە هەبوو بەداخەوە بەڕاستی زۆرینەیەکە بووە بە سەراحەت پارتی وێچێتی زۆرینەیەکە بووە کە هەرچی پێی باش بێ تێی پەڕاندووە هەرچی پێی باش نەبوو بێ ڕێی لێگرتووە ئەم جارە جیاوازە کە جناب دەڵێن مەسەلەن چ دەگۆڕێ ئەم پێم وایە بەم شێوازە ئەگەر بڕوە زۆر شت دەگۆڕێ ئەگەر بەڕاستی خەڵک بڕیار بدا ئەگەر خەڵک هەڵوێستی هەبێ ئەگەر خەڵک خۆی خەم لە ژیانی خۆی بخوا بەڕاستی پەیوەندی بە خەڵکەوە هەیە وەڵا حەچیم بۆ مانایی کە پەیوەندی بە ئێمەوە هەبێ ئەمن و ئەتویە کەشکار بژێ پەیوەندی بە ئێمە نییە پەیوەندی بە خۆی هەیە کە کاکە ئایا دەتەوێت ژیان بگۆڕیانە دەتەوێت ئەم بگۆڕ کە ڕاستەخۆ پەیوەندی بە ژیانی خۆتەوە هەیە بەکار کەسابەتی خۆتەوە هەیە بەنەوەکانی خۆتەوە هەیە بە خزمەت گوزارەکانی خۆتەوەی کە نیتە یا کەمە کاک حەچیم چۆنە بڵین کاک حەچیم پەیوەندی چۆن کاتێک ئەم بۆکو باسم ئەم پەرلەمانە ئەم جارە کەم پێم وایە نەخشەکەی جیاوازە بێت لە خولی ڕابردوو بەویش بەوە کە جارێکی کە زۆرینە ئەم بەڕاستی هەڵبژاردنە دەڵێن زۆرینەیەک دروست نابێت لە پەرلەمان کە ئەوەی بێوێ بیچەسپێنێ و
و تێیپەڕێنێ و ئەوەش نێوێ ڕێ لێ بگرێ. ئەمە لە قازانجی خەڵکە حەز دەکەم بیزانی زەی بۆ لە قازانجی خەڵکە باشە واتە ئەو فراکسیۆنانێک کە لە پەرلەمان دروست دەبن هیچ کامێک ناتوانێت بمنیشۆ بۆ نمونە ناتوانم ئەوی کەم بمێ ئەوە بچەسپێنم کە ئەوە دیکتاتۆریەت پەیدا دەکا بەڕاستی لە بەرژەوەندی ڕەنگە خەڵکەشی کەم بێ و لە سەرەری خەڵکە زۆرەکەیە. ئەم جارە ئەم فراکسیۆنە هەمووی پێویستی بێک دەبێت بۆی کە پرۆژە یاسایەکی تێپەڕێنێ. ئەم پرۆژە یاسایەکی باشم هەیە بەبێ پشتیوانی جەناب ناتوان تێپەڕێنێ ئەچ بە هەمان شێوە دەبێت لە قازانجی خەڵکە ئەمە بۆ قازانجی خەڵکە بڕوا بکە ئەوەی دیکە گوێ بە خەڵک نەدەدرا گوێ بە بەرژەوەندی خەڵک نادرا. ئەمن 100 پرۆژە یاسایی باشین پێ باسوون کە زۆرینە نەبووم یان نەمتوانێت لەگەڵ فراکسیۆنێکی بمە زۆرینە پرۆژە یاسای من تەبەن هەمیشە بەڕاستی پشتگوێ خراوە باشە بواری زێژکە وایە تەبان مەبەستمێ ئەم جارە ئەگەر خەڵک هەڵوێستی هەبێ و ئەگەر خەڵک بەڕاستی خەم لە خۆی بخوا و خەڵک چاک بە ڕۆژی خۆی دابەخشێنێتەوە دەکەی نەخشی ئەم پەرلەمان ئەم جارە بگۆڕێت بۆ دەشگۆرێتەمە ئێوە کۆمەڵ چاوەڕوویتان لێ پێدوەدەنگکانتان زیاد دەکە نوێرایەتێکەکەتان زیاد دەکە لە پەرلەمان وە جیاوازی کەشتی بوون لەگەڵ ڕابردوو وەڵام ئومێد دەکەم کە ئیشاڵە بەڵێ دەنگمان زیاد بکە و کورسیشمان زیاد بکە پشتیوان بەخوای گەورە و بەڕاستی ئومێدم بە ئەم خەڵکو زەماوەرەشێ و ماوەکە تێکەڵ بە خەڵک بووین و خەڵکمان بینی و خەڵکمان دواندووە خەڵک بەڕاستی یانی من گەشتبینم وەڵامدانەوەی هەیە خەڵک من گەشتبینم خەڵک پشتیوانی پژیرێکی باش دەکە من بەڕاستی ئومێدی سەرکەوتنێکی گەورە دەکەم بۆ کۆمەڵ بە قەناعەتیشەوە دێڵێ. دەڵێ جیاوازی چی هەیە کاک حەچیم ئەم هەڵبژاردنە جیاوازی چێ لەگەڵ ئەوانی ڕابردوو ئەمە کاک دەڵێم ئەم هەڵبژاردنە گرنگە چارە نووسازە ینی ئەو نیە وەکو قسەیەکی ئەوەی ڕابردووی بیکەینەوە باشە بە بەڵگەوە جیاوازە وەکو باسم کرد ئەم جارە بەپێی یاساکێکە هەیە یان یاساکێکە تعدیل کرا لەلایەن دادگای باڵای فدرالیەوە ئەم جارە یاساکە بە شێوەیەکە کە ئەم زۆرینە دروست نابێ یەک بوو بە چوار باسنە یانی ناتوانێت بە دەنجی دهۆک یا بە دەنجی سلێمانی بێ پارسەنجی خودڕاستکەی و خەڵکیش زۆر دەربسوێنێ و ئەمە دروست نابێتەوە یانی بۆ نمونە هەموو خەڵکی دهۆک دەنگ بدا هەر 24 کورسیە ئەگە بۆ یەک حیزبش دەنگ بدا کە شتیان ممکنیش نییە هەموو خەڵکی سلێمانی دەنگ بدا 30 کورسیە ناتوانێت بیکا بە 39 هەولێر 34 هەڵەبزە سێ کەوا بێ کەوا بێ کەواتە هێزێک ناتوانێت ببێتە زۆرینە بەپێی ئەم یاسایە یەک دوو ئەم جارە بەڕاستی بۆ ژمارنەوەی دەنگەکان بە هەموو خەڵک بیزانێت کە بە ئەلکترۆنی دەژمێرێتەوە بە دەستی دەژمێرێتەوە هەردووشی حسابە یعنی ئەمە مەجاری بەڕاستی دەرفەتی تەزویری نەهێشتەوە جاری پێشوو تەنها ئەلکترۆنی بووە و بەپێی هێندێک بەڕاستی بەڵگە و شتیش کە من ئەو کاتێ دەستیشم کەوت و یاعلانیشم کرد مبەرمەز بووە بەرنامە ڕۆنی دەنگدانی دووبارەش لێرە بوو لە هەولێر بوو بەرنامەی بۆ دانرا بوو و حقەتەن ینی ئەم جارە بەدەستی دەژمێردێتەوە واتە ئەوەی کە بەدەستیش تێهاویشتراوە و دەنگ دراوە کاتێک کە حساب دەکرێت و دەژمێردرێ ئەگەر وەکو ئەوەی بە ئەلکترۆنەکە حساب کراوە وەکو یەک نەبن ئەوەی دەست حسابە ئەمە دوو سێ تۆماری دەنگدەرانی هەرێمی کوردستان و عێراقمە یەکلایی کراوە کە بەڕاستی تۆماری دەنگدەرانی عێراق حسابە ئەم جیاوازێکی هەیە هەوڵدرا هەندێک چارەسەر بکرێ بەڵام ینی حقەتەن لەگەڵەوەم کە هەر هاوڵاتی هەرێمی کوردستان لێرەوە ڕای دەگەن مافی خۆیەتی کە مافی ئەنی بەشداری هەڵبژاردن بکە بەڵام کابرایەکی سووری و کابرایەکی ئێرانی و کابرایەکی تورکی بەڕاستی مافی بەچ مافێگانی حەقی دەنگدانی هەبوو دوژەم جارە نەماوە دەنگدا بڕوان ناکەم یعنی بەپێی ئەم تۆماری دەنگدەرانە بڕوان ناکەم بەڵاستکردن کاتە بایۆمەتریەکە شەر بەس توانرێ بۆ دەنگ وەنیە خۆ ڕسمی لەسەر و کاتە بایۆمەتریەکەیە ئەمە بەسمێ ئەمەش خاڵێکی بەڕاستی خاڵێکی کە مەسم ئومێد بەخشە و جیاوازە داوانی کە حەقەتەن ئەم جارە کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق سەرپەرشتی دەکاوە بۆ ئەنجامەکەش پەسەند دەکا جاری پێشوو ئەو ئەنجامەی بڵێن کە دەردەچووتەوە ئێمە دەماوەی کاکە پێی ناڕازی بۆ ئەنجامەکەمان ڕەت کردوێتەوە بەڵام چونکە پارتی یەکێتی لە کۆمیسیۆنی سەربەخۆی هەڵبژاردنی هەرێمی کوردستان ئەو کاتێکە هەبووە
زۆری نەبوونە بەڕاستی کە ئەوان پسندیان دەکرد ئەنجامەکەی پسند دەبوو ئەم جارە ئەوانە باش کاتمەکەمەوە بەس دروشمی کۆمەڵی دادگەری بۆ هەڵبژاردنەوەی کە دەڵێن ڕاتان دەگری توانن دەسەڵاتە ڕابگرن وەگە خەڵک متمانەتان پێدا پێیان چۆ بکەن حکومڕانی بگرنە دەست خۆی ڕاتان دەگرین کاک حەشیم دار بە پشتیوانی خی گەور یەکەم دوایش حقەتەن بە پشتیوانی خەڵکی جەماوەر بەڵێ هەر کەسێک ینی بەڕاستێکە خەڵک پشتیوانی باشمان بکە ئەوە هەر کەسێک بێ زیاد بڕوا ڕای دەگرین ڕاگرتن مانەوە نیە کە ناهێڵی ڕای دەگرن ناگەرم خراپە بکە ڕای دەگرن ناگەرم ستەم بکە ڕای دەگرن ناگەرم خۆڕەکاری بکە ڕای دەگرن ناگەرم یاساشکێنی بکە وە نیە بەڵام بە بەچی دەکرێت بەڕاستی بە پشتیوانی خەڵک ئەو بە پشتیوانی مەسەن جەماوەرێکی باش خەڵکێکی زۆر پشتیوانی بکە پشتگیری بکە بەڵێ ئەرەوڵات دەتوانین مەسەن هەر دەسەڵاتێک هەر کەسێک کە لە سنووری خۆی دەرچێ ڕای بگری مانە ئەوە نیە دابچکە من ڕەنگە هەندێک ئەوە تەفسیری بۆ دەکرا مانێ بڵە پارتیویەکەتی لا دەبینەوەانە خۆوانش دوو حیزبن و حەقی خۆیانەکە خەڵکیان دەسەڵات بگرن لە حکومڕانی لەیان دەبن خۆگە دەسەڵات ئێستا بێگومان خۆ من ئێستا هەڵبژاردن بۆی دەکەم کە ئەم زۆری نەبم بەڕاستی دەسەڵات وەربگرم ئەوە یەکێک باسی کرد پرسیاری کرد گوتی باش وە زۆنیتان هێنا چۆن حکومەت تەشکیل دەکەن با خەڵک با پژیریم بکە بزان دەخۆن حکومەت تەشکیل دەکەن پێیان چۆڵ دەکەن زە خۆ دەبینەوە نە بۆ کاتێ گوتی دەی باش ئاخر لێ ناگەڕن گوتی لێ ناگەڕن گوتی ئەوت من زۆری نیم گوتی با ئێوە دەبا تەشکیلی بکە گوتی ناتوانین ئەمژ لێ ناگەڕن کاکش مازە شتەکە دەبا خەڵک بێ پژیر بکە کە ئێمە ئەو کەسانی بەڕاستی دەستگیرفانی خۆمان نین و دەنگ نەکەین بێ هەڵوێزین بەڵام بەڕاستی پێویستمان بە پشتیوانی پژیری خەڵک هەیە وە بەڕاستی من ئەوە بە خەڵک دەڵێم کاک حەشیم هەر کاتێک خەڵک ئەگەر بە ئەندازەی دە کورسی پشتیوانی ئێمە بکە بڕوا بکەم ئەمە بە ئەندازە 30 کورسی هەڵوێستمان بۆ بەرکو زیاتریش ئەوە هەڵوێستی ئێمە و کارەکانی ئێمە و چالاکیەکانی ئێمە چ لە دەسەڵات ببین ئەگەر وەزیرێک دوو وەزیرمان هەبوو بەقەدەر چەند خەڵک خزمەتمان کردو ئەگەر لە ئۆپۆزیسیۆن ببین ئەگەر 7 کورسیمان هەبوو بەقەدەر چەند خەڵک خزمەتمان کردووە باش بەس ئەگەر خەڵک پشتیوانی تام بکە توانن کێشەی موچە بێکاری هەژاری ئەو کێشانێکی خەڵک پێوەداناوە چارەسەری بکەن بەرنامەی کۆمەڵی دادگەریەوە لە خۆ دەگرێت خۆی کا حەشیم یەکێک لە کێشە گەورەکانی ئەم هەرێمی کوردستانە زانی چییە جارێ ئەم هەرێمە نەبوو بە هەرێمێکی نەبوو بە حکومەت دواتە ینی هەموو کارەکانی بە مؤسساتی بێ و ئێرە و هەولێر و مەبەستمدهۆ و کوسلمانی و هەڵەبجە هیچ فەرقی نەبێ باش ئایا حکومەت لە هەموو وەکو یەکە دەسەڵاتی هەر بە حکومەتی خۆیان با بڵێ وەکو یەکە ینی ئەمە ئێستا بەڕاستی ینی خاوەنی حکومەتێکی یەکگرتو نین باش کە سەرەتاییترین و سادەترین ینی ئەمە بنەمای ینی حکومڕانێکی تەندروستە کە ئەمە نییە پاشان کاک حەشیم بەشێکی زۆری کێشەی ئەم وڵاتە بێزگەلەوەی ئەوە کە باسم کرد ئەوەیە کە ئەم یاسا و ڕێسانێک کە هەیە کە ئێمە قەنەعەتمان وایە بەڕاستی کە من دەسەڵاتم هەبێ بە دادگەری بەبێ جیاوازی بەسەر هەموو کەسدا جێبەجێ بکرێن بەڵام ئایا وایە لە وڵاتی ئێستا دەتوانەوە بکەن ئێستا دێ مەسەرەویش کاک حەشیم سێ بابەتی دارایی باش ئێمە کێشەمانەوەی لە وڵاتە کاک حەشیم ئێستاش لەگەڵدا بێ ئێمە کاکە لە پەرلەمان باسم کردووە مەکاکە ئێمە ئێستا ئێمە پەرلەمانتارین ئێمە نازانین بەڕاستی داهاتی هەرێمی کوردستان چەندە ئەی باشە هاوڵاتێکی فەقیر و هەژار چۆن بزانێ کاکە دەبێ بەڕاستی داهات ئەمنش پێم وایە نەخێت ئەم پێم وایە داهات بەدەست ئێمەوە بێ بۆم کاتی خۆی بەڕاستی تەحەدایشم کردووە لە پەرلەمان گوتمان کاکە وەرن ساڵێک یا 2 ساڵ بین کاکە ئەم داهاتە تەسلیم ئێمەکە باش و بێن بەڵام دەستکراوە بین هەموو داهاتی هەموو کون و قوشبنەکان ئەم هەرێمی کوردستانە خاڵی سنووریە گومرگەکانە ناوخۆیە نەوتە هەمووی کۆ بکەینەوە دەستکراوە بین لەوەی دانین ئەگەر ئەم داهاتە بەشی موچەی نەکرد و بەشی بودجەی تەشغیلیشی نەکرد کاکە بە ئێمە بڵێن وەڵای کاکە تا ئێستاوەی ئێوە گوتوتانە ڕاست نەبووە بۆ هەڵبژاردننی ڕابردوو باشمان بشکەین بڵێن کاکە ئەوانەی دیعا ناکرد ئێوە فەرمو داهاتمان تەسلیم کردن بەڵام نەیانتوانی موچە بدەن کاکە داهات زۆرە لەم هەرێمی کوردستانە کاک ئەبات باسی داهاتینەوە ئێستا نەوڕانە گیراوە نەوڕانە گیراوە دەفرۆشێتە بان تانکەری بەسەنی دەفرۆش نزانی بەسی دۆلاری دەفرۆشن بەرمیلی بەلا عەفو بەرمیلی بەسی دۆلاری دەفرۆشن
بەڵام بۆ معلومات 6 دلار بۆ دێتەوە چونکە لە سنوور کە ناچێت دەرێ 30 دلار کەش لێ وەردەگرن ئەوە 6 کاکە 10 دلار دادەنێن بۆ مەصرف 50 دلار دەمێنێتەوە 50 دلار ینی کەس نزیکەی 350,000 بەرمی دەفرۆشێ مانجێ دەکات بە 525 میلیۆن دلار بۆ داهات نییە ناخرێتە خزمەتی پرۆژە و موچەش دەی کاک حەشیم ئەمە ئایا ئەگەر دەڵم بەدەست من بێ ئەو دەستامینن کە دەتوانن ئەمە وڵای کا حەشیم با تاقی بکەینەوە خۆ ئێستا کاکە خۆ خەڵک ئەمە تاقی نەکردوێتەوە هەروە دەڵێن کاکە ئێوەش وەکووان دەبن و فەرقەتان نابێ ئێ کاکە دەوەرە کاچکم با من یخمە دەسڵاتمان هەبوو کاچکم ئەوە تەفەرموولە وەزع شڕی هەرێمی کوردستانیش ئێ لە حکومەت بەشدار بینی مەکاشم ئێ باخە خەڵک یەک متابعی بکە تەماشا بکە کاک حەشیم وڵای بام شتێک ببژێڕمەوە ئەمن و بەڕاستی ینی هەردوو وەزیرێکی کەش کا محەممەد ئەحمەد و کا عەبدوڕەحمان عەبدوڕەحیمیش کاکە من 3 سارم لابووە ئی وەزارەت یەکچەندی نووسینگەکە بۆ هەلێ بەزێم هێشت دوایی کە وەزیر نوێ دەست بەکار بوو هەردوو سارم بۆ خۆم بردوم کاکە دوو سارەکانتە نەگەوە کاک حەشیم ئەو چەکانی بە حیمایەکان بخۆ حرەسەکان هەر مام پاسەوانەکان بخوات چەکانشماندانەوە مەغزنەکانش پیشەکانش بەخوای هێندێک قاب و قازاق و کەوچکیان هێنا بوونانە لێ دەخوارد لە کابینەکەی بە قورئانەوەشمە ببردنەوە ئێکا حەشیم نابێ خەڵک ئەمە ببینێ ئێخ بابەکەم ئەمن دەم کاکە ئی من نییە ئەوە مڵکی گشتیە ئێ خەڵک نابێ کاکە جیاوازی بکات لە نێوان ئەوەی کە ئەمن کەوچکێکیش بێ بەخوا بەزایج نازم کە مڵکی گشتی دەی بەمەوە ئایا نابێت جیاوازی بکات لە نێوان ئەوە و لە نێوانەوەی کە مەسەڵەن بکات بە ملیۆن دلار دیار نییە باش بە ملیۆنەها چەندتەوە بزوا پرسیارێک تریش لێ بکەم ئێمە بەستم دەڵێ خەڵک ئێندەن با خەڵک دەسەڵاتمان پێ بدە تاقیمان کە دوزانی داخەوە خۆ تاقی نەکردینەوە نەبوو تاقیکردنەوە لە بازنەیەکی گچکە لە سنوورش دیاری کرا باش بەس بۆ خەڵک یانی چ نەگرین دەنگ بەهێزەی بدا کە ئەنی ڕاگی داکوتابێ ڕەنگە خەڵکی کەبێ بۆ نمونە لە سلێمانیەوە ڕەخنە لە حکوومەت بگرێ بەڵام نەوێری بێتە ئێرەش بەڵام لێرە بۆ کۆمەڵی دادگەری لەناو جەرگەی پایتەختەوە ڕەخنەی هەیە لەناو جەرگەی سلێمانیەوە ڕەخنەی هەیە لە سەڵام وەڵای من پێم هێزانێک کە ڕێگیان داکوتابێ لە ڕووی جەماوەریەوە لە ڕووی مێژوویەوە لە ڕووی بنکەی جەماوەریەوە منیش بە خەڵک بڵێم کاک حەشیم بۆ دەسەڵات ئێستاوی ژێلەیە وەڵای ئێمە لێرە قسەی ئێرەمان و قسەی سلێمانیمان و قسەی لە دەروە بیکەین و ئێمە یەکەم بەخوا دەسۆزانە دەیکەین دەمانێ ئەم وڵاتە چاکەی ڕاستیکەینەوە دەمانێ ئەم خەڵکە خۆشبەخت بێ خۆشگوزەران بێ زۆر لە مێژە بەڕاستی خەڵک لە مەعانەت و لە ئێش و ژانە دوو دەسۆزانەوەکو باسی بوو دوو بخوا سادقانە ئێمە ئێستا ینی سەروبەندی هەڵبژاردن تەبەن ینی قسەیەکی بکەم ینی بۆ کە دەنگێک پێکۆ بکەمەوە سادقانە ڕاست و ڕێک لەوانەیە هێندە قسە هەیە ئینسان بیکات لەوانەیە مەسەڵەن خەڵک بێن ئادەستی خۆش بێ زۆر چاچی گوت و زۆر باشی گوت سادقانە و بەڕاستگویانە بەڕاستی ئەوەی کە حەقە ئەوەی کە ڕاستە ئەوەی کە قەنەعەتمان پێێتی و پێگەیشتن بە حەقیقەتەکەی بەڕاستی ئەوە دەڵێن مزایداتیش ناکەین لە قزەکەیدا ساغ و ڕاست و ڕێک بەڵام بەڕاستی بێمنەتانە و بە مەردانە و بە پیاوانە لە شوێنی خۆشی بە حەقت و لە ڕووی خۆشیاندا ئەوەی سە دەسەڵات ڕەنگە بەشێکی هەبێ گوێ لێ بێ یعنی ئەم قسانە ئێرەتەوە بە زیادەوە لە ڕووی خۆیاندا باسمان کردووە ئەمە ئەوە نیم بەڕاستی ینی لێرە قسەشی بکەین لە شوێنێک کە قسەی بەسەوەش بەسەر چوو کە پێش دەیان ویستانیەکان زۆریش بێنن ڕێگە نادەن حکومڕانی بکەن وەڵام نمونە هەیە بۆ نمونە وەکو خۆیان بڵێن وەکو ئەفغانستان وەکو وڵاتی کە ئیسلامیەکان هاتوونەتە سەر حکوم و مامەڵەشیان لەگەڵدا کرد نێوەش بەسەر چووکە پێشتر قسەیەک دەکرێت وڵا بنەمە هەر چاواشەکاریە خەڵکی باش دەزانێ و من دەڵم فەرموو با خەڵک ینی من داوانێ دەکەم ئومێدیشمە کە ئینشاڵڵا پشگیری باشمان بکەن دەستبینەوە داخۆ ئێمە ینی چۆن دەبین داخوا ئێمە یەکەم بۆ خەڵک چۆن دەبین بۆ ئەم وڵاتی خۆمان چۆن دەبین بۆ بابەتی نەتەوەیی بۆ پەیوەندی سیاسیەکان بۆ پەیوەندی دیبلۆماسی لەگەڵ عێراق لەگەڵ تورکیا لەگەڵ ئێران داخۆ ئێمە ڕاست و ڕێک دەبین بزانین داخوا ئەگەر ینی ئومێد دەکەم بەڕاستی ینی ئەگەر پشتیوانی خەڵکمان لەگەڵ بێت تەبان پاش پشتیوانی خوای گەورە ئەگەر سەری ئەمیرەتەمان بەرز نەکردو خەڵک حەقیقی گلەیمانێ خۆکاکە ئینتیخابات هەدێتەوە پێشێ هەڵبژان هەر دەکرێەوە نەبوو من کاکە بەکەڵ ناتن خوا حافیزتان بێ باش ئەگەر شتێکت ماوێ سوپاس دەکەین کاتیشمان وەکو پەیامێک بۆ خەڵکی هەموو کوردستانەوە تایبەت لە بازنەی هەولێر و لە دهۆکیش کە بەڕێز سەرۆکی ئەولیژن هەیە سەلام بیا خۆڵای زە هەڵبژاردن لە پێشەوە من یەک داواکاریم هەیە بەڕاستی من پێم وایە خەڵک ینی خۆی ئامادە بکاو و خۆی لەسەر ئەوە ینی پێم وایە ڕابێنێ بیر لەوە بکاتەوە کە دەسەڵاتی گۆڕانکاری دەسەڵاتی حکومڕانی دەسەڵاتی سزا دەسەڵاتی پاداش لە ڕۆژێکدا کە 20 دەی 2024 پێ دەڵێن بەوان دەدرێ
باش بام دەسەڵاتی خۆیان بەکاربێنن واجبیشە گۆڕینیان لە سەڵاتە وەڵام پێم وایە کاک حەشیم پێم وایە خەڵک ئەوەی کە بینی کە بۆ ڕوون دەبێتەوە بەڵێ ئەرشێتی کە بێ بەڕاستی هەڵوێستی خۆی لەم باردو خەڕوون کات و دەنا دوایی و هەڵوێستی خۆی دەرببڕێ بەڵام دوایی کە تەوا بوو حەقەتەن کاک حەشیم مەسەن دوای بیستیدا بێ لای من بتەدەویستە لای ئەو کاکە مۆز ئەمان بۆ چاکەن بۆ هەڵوێستانی کاکە بۆ ناکەن کاکە ئێستا هەڵوێست بەدەستوە بەڕاستی یعنی ئێستا هەڵوێست دەست خەڵکە خەڵک پشتگیریمان زۆر بکە خەڵک پشتیوانی باشمان بکە ئێمەش بەڕاستی بەقەدەر پشتیوانی پشتگیری خەڵک نەک بەقەدەر کاکە چەند جار بەقەدەر پشتیوانی پشتگیری خەڵک ئێمە هەڵوێستمان دەبێت سپاس دەکەین سلامت یاخۆ دەبوون دەکەین موفق بیاخۆ سپاس بۆ بینەرانی بڕێز سپاس باوکارانم خواتان لەگەڵ